لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 102 لەوانەکانی تەفسیر و قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئەوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل أتحاجوننا في الله وهو ربنا وربكم ولنا أعمالنا ولكم أعمالكم ونحن له مخلصون. بەڵێ خۆشەویستان، هەر لە درێژەی ئەو گفتوگۆ و مناقەشەی لە نێوان ئەهلی کتاب لەگەڵ ئەهلی ئیسلام وەکو ئاتەکانی پێشترێ خوای گەورە باسی کرد. خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم و هەروەها بە هەموو ئیماندارانی شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی پێیان بڵێن قل ئەتحاجوننا في الله. ئایا ئەنگۆ مناقشەمان لەگەڵ دەکەن لەسەر ذاتی ئەڵڵا؟ دیارە ئەتحاجوننا لە محاجەی هاتێ. محاجە واتە مناقەشە، ئەو مناقەشەی کەوە هەر یەک لەو دوو کەسەی بەرامبەر یەکتری مناقەشە دەکەن دەیەوێ حجە لەسەر ئەوەی تریان بینا بکە، حجە لەسەر ئەوەی تریان بینا بکاتن. کەواتە ئایا ئەنگۆ دەتانوێت محاجە و مناقەشە لەگەڵ ئێمە بکەن و حجە لەسەر ئێمە بینا بکەن و ئێمەش دەمانێت حجە لەسەر ئەنگۆ بینا بکەن لەسەر چی؟ فی الله، دەربارەی ذاتی ئەڵڵاه سبحانه وتعالى. لێرەدا لەسەر چه ئەساسێک مناقەشە لە بینی ئەهلی کتاب و لە بینی ئەهلی ئیسلام لەسەر ذاتی ئەڵڵاه؟ دیارە مناقەشە لەسەر تەوحیدی خوایە سبحانه وتعالى. لەبەرەوەی ئەهلی ئیسلام دەڵێن لا إله إلا الله، لەسەر تەوحیدی خوایە، یەکتاپەرستی خوایە. بەڵام ئەوان والعیاذ بالله دەڵێن عوزەیر کوڕی خوایە، والعیاذ بالله دەڵێن مەسیح کوڕی خوایە، دەڵێن ئەڵڵاه ثالث ثلاثة والعياذ بالله. ئیتر مناقشە لە بینی ئەهلی ئیسلام و ئەهلی کتاب لەسەر ذاتی خوایە و لەسەر تەوحیدی خوایە سبحانه وتعالى. وهروها مناقشە لە بینی ئەهلی کتاب لەگەڵ ئەهلی ئیسلام لەسەر ئەوەیە کە ئەوان ئیدعا دەکەن کەوا لەسەر حەقن، لێ دەڵێن خوا لەگەڵ ئێمەیە سبحانه وتعالى، ئەڵڵاه لەگەڵ ئێمەیە، لەبەرەوەی ئێمە متتەبعی دینی خوایە. بەڵام ئێمەی ئیسلامیش دەڵێن نەخێر، ئێمەی موسڵمانش دەڵێن نەخێر، دینی مە کۆتا دینە، ئێمە میراتگیری هەموو دینەکانی پێشترین، ئیمانمان بە هەموو پێغەمبەران هەیە عەلەیهیمو سڵات وسەلام، ئیمانمان بە هەموو کتابەکانیان هەیە. ئێمە لەسەر دینی خوایین و خوای گەورەش لەگەڵ ئێمەیە سبحانه وتعالى. وهروها مناقشە دەربارەی ذاتی ئەڵڵا لەسەر ئەوەی بە تایبەتی وەکو بەیضاوی دەڵێن ڕەحمەتی خوای لێبێ لە تەفسیرەکەی دەڵێ لەسەر ئەوەی کەوا خوا چێ دەنێری لە بۆ پێغەمبەرایەتی. لەبەرەوەی وەکو دەڵێ ئەوان دەیانگۆ بەنی ئیسرائیلی واتە بە تایبەتی جوولەکەکان دەیانگۆ هەموو پێغەمبەران کە هاتینە لە بەنی ئیسرائیلن، ئەگەر ئەتوش پێغەمبەر بای ئەوە لە بەنی ئیسرائیل دەبووی. خوای گەورە دەفەرمی پێیان بڵێن ئایا ئەنگۆ مناقشەمان لەگەڵ دەکەن لەسەر اختیاری خوای گەورە سبحانه وتعالى، لەسەرەوەی کە خوای گەورە چێ اختیار بکە و لە چێ اختیار بکە؟ الله أعلم حيث يجعل رسالته. خوا لە هەموو کەسێک زاناترە کەوا ڕیسالە و پەیامەکەی خۆی بەچێ دەبەخشی. کەواتە تحاجوننا في الله وەکو ئەو دەڵێتن لەبەرەوەی بە تایبەتی لە اختیاری خوای گەورە ئەنگۆ مناقشەمان لەگەڵ دەکەن کە گوایە ئەگەر بێت و ئەتوش پێغەمبەر بای دەبوایە لە بەنی ئیسرائیل بای، کە مادەم لە بەنی ئیسرائیل نی کەواتە پێغەمبەر نی، والعیاذ بالله. کەواتە ئەنگۆ نینەکەوە اختیار لە بۆ خوا بڕیار دەدەن، نا، بەڵکو ئەوەی کە بڕیاری اختیار دەدا خوایە سبحانه وتعالى. ئەوەی کەوا بڕیاردا چێ بکا بە کۆتا پێغەمبەر و ئەو شەڕەفە گەورەی پێبەخشی ئەڵڵایە سبحانه وتعالى. ئیتر لەسەر ئەوە مناقشەمان لەگەڵ دەکەن لە کاتێکدا وهو ربنا وربكم، دەی ئەو ئەڵڵایە سبحانه وتعالى پەروەردگاری ئێمەیە و پەروەردگاری نگۆشە، خالق و مالك و مدبری هەمووانە، صفاتی ربوبیەتی بەنسبەت هەمووان وەکو یەکە. وهو ربنا وربكم، کەواتە لۆ ئیلا دەبی پێغەمبەران لە بەنی ئیسرائیل بن، دەی باشە غەیری بەنی ئیسرائیل ئەدی بەندەی خوانین، ئەدی بەندەی خوانین خوای گەورە پێغەمبەریان لەناو بنێری سبحانه وتعالى. ولنا أعمالنا ولكم أعمالكم
و ئێمە کردەوەمان هەیە و ئەنگۆش کردەوەتان هەیە دەی ئێستا بە دیار دەکەویتەوە ئێمە ئەحەقترین و ئێمە بەوەی مستحقترین کە خوا سوبحانه وتعالى لەگەڵ ئێمە بیان لەگەڵ ئەنگۆبی کردەوەی ئێمە دیار و کردەوەی ئەنگۆش دیارە کردەوەی ئێمە دیارەکەوە بەو شێوەی کە خوا دەیەوێت سوبحانه وتعالى بەو شێوەی لە قورئانی پیرۆز باس کرا بەو شێوەی کە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم فەرموویتی بەڵام کردەوەی ئەنگۆش دیارەکەوە خلافی پێغەمبەرەکەی خۆشتانە خلافی پێغەمبەرەکەی خۆشتانە کەوا فەرمانی ئەویش جێبەجێ ناکەن کەواتە عملی ئێمە و عملی ئەنگۆ لێک جودایە ولنا أعمالنا ولكم أعمالكم ونحن له مخلصون ئەوەی کە ئێمە لە ئەنگۆ جیا دەکاتەوە ئەوەی کە ئێمە ئیخلاسمان لە بۆ خوا هەیە قەلبا وقالبا ئێمە ئیخلاسمان لە بۆ خوا هەیە سوبحانه وتعالى بەڵام ئەنگۆ پابەندبوونتان بەو دینەی کەوا نەسەخ بوویتەوە لە پێناوی پارێزگاریکردن لە مەسالیحەکانتانە ئەگەر نا دەبێت پابەند بن بەو کۆتا دینێکەوە هاتیە و دینی گۆش نەسخ کردەوە بەڵام ئێمە مخلیسین لە بۆ خوا سوبحانه وتعالى بە ئیخلاسەوە پابەندین بە هەموو شەریعەتەکەی کەوا خوا ناردیتی کەواتە دەی خوای گەور لەگەڵ چێیە بە تەئکید خوای گەور لەگەڵ ئەو کەسەیە کەوا خۆی یەکلا کردەوە لە بۆ خوا سوبحانه وتعالى أم تقولون إن إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب والأسباط كانوا هودا أو نصارى كواتا أنقو أو هذا لين يعني أو هذا لين كوادا لين إبراهيم وإسماعيل وإسحاق ويعقوب وأسباط أوان جولك بونا يانديان بوينا أوان أو بيغمبر بريزان جولك بونا يانديان بوينا وخواي يقول سورة آل عمران دفرمي أصلا كاتك وأوان ادعاء كان إبراهيم عليه الصلاة والسلام أوان متبعي إبراهيما وإبراهيم جولك بويان ديان بو خواي قرد فرميتا وما أنزلت التوراة والإنجيل إلا من بعد سبحان الله دەی باشە خۆ ئەسڵەن تەورات و ئینجیل لە دوای ئیبراهیم دابەزێ خۆ لە زەمەنی ئیبراهیم دانەبەزێ لە دوای و بە چەندین ساڵ لە بۆ موسا و لە بۆ عیسا عەلەیهیم الصلاة والسلام دابەزێ زلوی خۆی دەفەرمێ ئەفەلا تعقیلون عەقڵتان نییە باش ئیبراهیم کوو جوولەکە بووە لە کاتێکدا لە پاشەوی موسا هاتیە بەو تەوراتەی باشە ئیبراهیم عەلەیهی الصلاة والسلام کوو نەسڕانی بووە لە کاتێک عیسا لە دوایوی هاتیە بە چەندین ساڵی دوور و درێژ بەو ئینجیلەی کەوا خوای گەور پێی ناردیە دەی باشە کوو دەبی وابی کەواتە ئایا ئەنگۆ دەڵێن ئیبراهیم و ئیسماعیل و ئیسحاق و یعقوب و ئەسباط ئەوانە هەمووی جوولەکە و دیان بووینە کەواتە جوولەکان دەڵێن هەمووی ئەوانە جوولەکە بووینە دیان دەڵێن ئەوانە هەمووی نەسڕانی بووینە خوای گەور دەفەرمێ قل ئەئەنتم ئەعلەم ئەم الله پێیان بڵێ ئەنگۆ زاناترن یا الله سبحانه وتعالى جوابەکە دیارە هەموو کەسێک دەیزانی بتأكيد هر الله سبحانه وتعالى دزاني بتأكيد خبري خواي ولا بر خواي جورة مرسلك سبحانه وتعالى خوا أواني ناردية أو بيغمبر برزان ناردية هر خواج دزاني بتس دينك أواني ناردية طبعا بدين التوحيد هم يعني ناردية نجو لكجب ونديان بو إبراهيم عليه الصلاة والسلام ومن أظلم ممن كتم شهادة عنده من الله چێ لەو کەسە ستەمکارترە کاتێکەوە شاهێدیەکی پێ لەلایەن خوای گەورەوە بەڵام ئەو بیشاریتەوە چ شاهێدیەکیان پێ ئەوان چاک دەزان کەوا ئیبراهیم لەسەر دینی تەوحید بووە نە جوولەکە بووە نە دیان بووە بەڵێ جوولەکە و دیانیش لە زەمەنی پێغەمبەرەکانیان عەلەیهیمو الصلاة والسلام ئەوانیش لەسەر دینی تەوحید بووینە بەڵام ئیبراهیم لە پێشیوان هاتیە ئیبراهیم ئەبوو الئەنبیایە و هەروەها خوای گەورە لە بۆ متتەبعی ئەو دینانە و بە تایبەتی لە بۆ جوولەکە و دیان باسی کردێکەوە کۆتا پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام و باسی قورئانی پیرۆزی کردێ و باسی سەحابەکانیشی کردیە دەی ئەو شاهێدیە کە خوای گەورە پێیانی ڕاست پێردیە لەبەر چی ئەدای ناکەن بڵێن فعلا ئەوە کۆتا پێغەمبەرە بڵێن فعلا ئەوە کۆتا کتێبە و ئەو ئەسحابانەش ئەوانە نەکەوە لە تەورات و لە ئینجیل باسییان کرا وەکو خوای گەورە لە سوورەتی الفتح لە کۆتا ئاەت باس لە سەحابەکانیش دەکا دەفەرمی ئەوانیش بەو شێوەی باسکران لە تەورات و لە ئینجیل دەی ئەوانە شاهێدیان پێیە دەی باشە لۆ ئەو شاهێدیە کەتم دەکەن لۆ دەیشارنەوە چێ زاڵم و ستەمکارترە لە کەسێکەوە شاهێدیەکی پێبی لەلایەن خوای گەورەوە سوبحانه وتعالى بەڵام بیشاریتەوە ئەوجا دەفەرمی وما الله بغافل عما تعملون بتأكيد خوای گەورە سوبحانه وتعالى بێئاگانیە لەو کار و کردوانەی ئەنگۆ دەیکەن کەواتە لێرە هەڕەشەیە خوای گەورە بێئاگانی ئەنگۆ ئەو شاهێدیەی کەوا لەلاتانە
بەڕاست و دروستی ئەو پێغەمبەرەی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو مژدانەی کەوا لە کتێبەکانی گۆ هەیە بە هاتنی ئەو پێغەمبەرەی دەیشارنەوە خوای گەورە بێ ئاگانەی لەو کار و کردوانەتان و کاتێشکەوە بێ ئاگانەی بە تەئکید حسابتان لەگەڵ دەکا تیلکە ئوممەتون قەد خەلەت ئیتر عینی لە کۆتایی ئەو چەند ئاەتەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالە ئەو ئاەتەی کەوا لە لاپەڕەی پێشووتریش عینی فەرمووی و لێرەش تەئکیدی لەسەر دەکاتەوە تلك أمة قد خلت براستي جولك وديان ادعادك كأوان لسر دين إبراهيم عليه الصلاة والسلام إتر انتسابيا لبو إبراهيم عليه الصلاة والسلام بمعنى أوي كوا باعتبار أجر هركم كرتشان هبي أو بون سبب برزي كهيتيان أو خواي يقول لي دبوري وكباسش ما كركوا بيغمر صلى الله عليه وسلم دفرمي من بطأ به عمله لم يسرع به نسبه كبيغمبر صلى الله عليه وسلم لحديث صحيح لك وإمام مسلم روایت کرده هر کەسێک ئەگەر بێت و کردەوەکەی خۆی بەرەو پێشی نەبە نەسەبەکەی هەرچەندە بەرزیش بی بەرەو پێشی نابە ئیتر ئەوان کە ئیدعای دەکەن ئەوان لەو نەسەبە پیرۆزەینە و دەگەڕێنەوە سەر ئیبراهیم تلکە ئومەتون قەد خەلەت ئەوە ئومەتێک بوو ڕۆیشت قەد خەلەت لەها ما کەسەبەت ئەوەی کەوا کردی لۆ خۆی کردی ئەنگۆ پاداشتی وەرناگرن و بە تایبەتی کەسانێکەوە لەسەر ڕێو شوێنی پێغەمبەرانیان ناڕۆن بەڵکو ئینحرافیان کردیە ئەوان لەها ما کەسەبەت ئەوەی کە کردیان لە بۆ خۆیان بوو وەلەکم ما کەسەبتم بەڵام ئەوەی کەوا حسابتان لەگەڵ دەکرێت لەسەر ئەو کەسبەی خۆتانە لەسەر ئەو کردەوەی خۆتانە کەواتە ئاگادار بن دڵتان بۆی خۆش نەبی کە گوایە شوێنکەوتەی فڵانە پێغەمبەر و نەسەبتان دەگڕێت سەر فڵانە پێغەمبەر ئەوە بەهاناتان دێن نا ئەوە ئومەتێک بوو ڕۆیشت لەها ما کەسەبەت ئەوەی کەوا کردی لۆ خۆی بوو ئەوەی ئەتوش ئەو ڕۆدەیکەی لەسەر ئەوە حسابت دەکرێت حساب لەگەڵ دەکرێت ولا تسألون عما كانوا يعملون پرسیاریشتان لێ ناکرێت لەسەر ئەو کردوانی کە ئەوان دەیان کرد عما كانوا يعملون کەواتە بە تەئکید ئەوانیش پرسیاریان لێ ناکرێتەوە لەسەر ئەوەی کەوا لە دوای ئەوان شوێکەوتوەکانیان بە چ شێوەیەک انحرافیان کردیە بە چ شێوەیەک لایاندایە لەو دینی تەوحیدەی کە خوای گەورە فەرمانی پێ کردیە و هەروەها ئەو تەوسیەی خوای گەورە سوبحانەهو وتەعالە و تەوسیەی پێغەمبەرانیان عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام بۆی کەوا کاتێکەوە خاتەمی پێغەمبەران دێ پێویستە متتەبعی بن ئەوان بە چ شێوەیەک ئەو شاهێدی و وەسیەتەیان کەتم کردیە شاردیتیانەوە و ئامادەنین ئەدای بکەن و ئامادەنینە کاری پێ بکەن ئەوجا لە دوای ئەوە خوای گەورە سوبحانەهو وتەعالە باز لە تەحویلی قیبلە دەکات وەکو معلومەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکەوە دەستە مەدینە وەکو زانایان دەفەرمون وەکو لە ئەقوالی سەحابەیدا هاتی عەلەیهیمۇ الصەلاة وەسەلام کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم 16 تا 17 مانگ فەرمانی پێکرا بوو کەوا ڕوو لە بەیت المەقدیس بکە لە نوێژەکانی ڕوو لە بەیت المەقدیس بکاتن پاشی ئەو فترەیە ئەوجا خوای گەورە ئاەتەکانی دابەزان کەوا ڕوو لە کەعبەی پیرۆز بکەن وەکو زانایان دەفەرمون حتى لما كبوا پیغمبر صلى الله عليه وسلم روي لكعبه وروي لبيت المقدس ذكر بس الشيويك بويك لبين دو ركن رادوستا لبين دو ركن يماني او تريان لبين او دو ركن روي لكعبه بيروز بو يتر لبشتي او كعبه بيروزيش روي لبيت المقدس بو كواتا حتى لما كي بيروز بو كبو شوي دوستا رو لقبله رو لكعبه رو لبيت المقدس بو كاتسوا مديني او هنذا رخصا كوا جمع بين هردو كعبه هردو قبله بكا يتر فرمانش بيكرابو رو لبيت المقدس بكاتن يتر 16 مانگان رو لبيت المقدس كر پاشان خوای گەورە ئاتیدا بەزان بۆی کەوا رو كعبي بيروز بك وكل آتكان ديتن باسي كان كوا پیغمبر صلى الله عليه وسلم زوري بيخوش بو تماشاي آسماني دكردو تساوي دجيرا وخواي قورج ديزاني كوا تسلنا وضلي پیغمبر صلى الله عليه وسلم كوا بيخوش فرماني بيبكا رولا كعبي بيروز بكاتن بلام ديارة أو تحويلو أو باولين قوران كاري لقبلا كلبو پیغمبر كلا صلى الله عليه وسلم لدوايش لبو همو مسلمان حتى روز قيامت تحويل قبلة مسألة سهل نية لويا کەسانێکی زۆر و خوای گەورە لێدا بە سوفەها باسییان دەکا بە گەمژە ناویان دەبا لە ئەهلی کتاب لە منافقین لە موشریکەکان ئەوەیان بە هەل زانی لەوەی کەوا تەعنە لە دینی پێغەمبەر بدەن صلی الله علیه وسلم بۆی کەوا چییە هەر ڕۆژێ ڕوو لە قیبلەیەک دەکا مع العلم وانە 16 مانگ فەرمانی پێکرایە ڕووی لە بەیت المەقدس بکە پاشان فەرمانی پێ دەکرێت ڕووی لە کەعبەی پیرۆز بکە هەتایە ئیتر ئەوەیان کردە بابەتێک بۆ تەعنە لە پێغەمبەرەتی پێغەمبەر بدەن صلی الله عليه وسلم خوای گەورەش لەو چەند ئاەتە ڕەدیان دەداتەوە کە بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەتی بە وردی باسی دەکەین
إن شاء الله تعالى تاوكو بتواوتي تي بغين تاوكو بتواوتي بابند بين لبوها مفرمان كان خواي جورا سبحانه وتعالى. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.